بینەرانی هێژە سڵاوتان لێبێ و لە فرێدۆمەوە لە ئاکتوێلێکی دیکەدا پێکەوەین. ئاکتوێلی ئەمڕۆمان لە بابەتەکانی ناکۆکیەکانی نێوان سعودیە و ئێرانەوە دەست پێ دەکەین. بینەرانی هێژە هەروەک ئاگدارن لە دوای خۆپیشاندان لە دوای ئەو هێرشانەی کە کرایە سەر تاران و دوو تەقینەوە و هێرش و خۆکوژی پێک هات لە ئەنجامدا ژمارەی کوژرا و برینداری لێکەوتەوە تا دەڕوات ناکۆکیەکان لە نێوان سعودیە و ئێران قوڵتر دەبێتەوە. لەم نێوەندەدا دوای کوژرانی ڕاوچیەک لە ئاوەکانی نێوان سعودیە و ئێراندا ئەم جارەیان دەوڵەتی سعودیە ڕایگەیان کە سێ ئەندامی سوپای پاسدارانی ئێرانیشی دەست بەسەر کردووە کە لە هەوڵی تەقانەوەی سەکۆیەکی نەوتی ئەو وڵاتەدا بوون. ئێوارەی دوێنێ میدیاکانی عەرەبستانی سعودی لە زاری بەرپرسانی ئەو وڵاتەوە ڕایانگەیان کە هێزە دەریاییەکان سێ بەلێمی هیژڕێویان نەناسراویان بینیوە کە هاتوونەتە سنووری ئاوی وڵاتەکەیان و دوای بەدواکەوتنیان یەک لەو بەلەمایانەیان گرتووە و دوو بەلەمی دیکەش بەرەو سنوورە دەریایەکانی ئێران هەڵاتون. لە ڕاگەیەنراوە فەرمیەکەی دەوڵەتی سعودیەدا هاتووە کە لەناو ئەو بەلەمەدا کە دەستی بەسەردا گیراوە سێ ئەندامی سوپای پاسدارانی ئێران و بڕێکی زۆر چەک و مادەی تەقەمەنیش هەبووە و پلانی تەقانەوەی سەکۆی نەوتی مەرجانی سعودیەیان بووە. لە بەرامبەریشدا وەزارەتی ناوخۆی ئێران ڕایگەیاندووە کە ئەو سێ کەسە ئەندامی سوپای پاسداران نەبوون و بۆ ماسیگرتن ڕوویان لە دەریاکان کردووە. بەڵێ بینەرانی هێژە هەروەک ڕامانگەیان لە دوای هێرش و تەقینەوەکەی سەر تاران کە لە دوو هەفتەی ڕابردوودا پێکهات لە ئێران دەست بە میلیتاریزەکردنی شار و شارۆچکەکان بەتایبەت ڕۆژهەڵاتی کوردستان کراوە. ئەمە و دەنگەوی ئەوە بڵاو بووەوە کە لە دەڤەری کرماشان و هەروەها لە ناوچەی سەقز پێک هەڵپرژان لە نێوان گرۆپێکی نەناسراو کە گومان دەکرێت چەتەکانی داعش بن و لەگەڵ هێزەکانی ڕژێمی ئێراندا هاتووەتە ئاراوە. بۆ تاوتوێکردنی ئەم بابەتە و ناکۆکیەکان و هەروەها دەرەنجامەکانی ناکۆکیەکانی سعودیە و ئێران پژارە ئەبدیانان ڕۆژنامەوان بە ڕێگای سکایپەوە لەگەڵ ئێمەدایە. بەڕێز ئاودانان ڕۆژ باش. بەڕێز ئاودانان، ئێوە سەرەتا شرۆڤەتان لەسەر ئەم دۆخەی کە هاتووەتە ئاراوە چییە؟ وەکو ڕۆژنامەوانە بە دووەداچوونی دۆخەکەتان چۆن کردووە؟ ڕاستە، یعنی ئەگەر بمانەوێ چاو بکەین لە سیاسەتی گشتی ئێراندا، یعنی ئێران سیستەمێکە نظامێک یا پەرگاڵێکە کە مەرکەزگرایە، یعنی ناوەندگرایە. لەبەر ئەوە ئەو بوچوونانە ئەو تێڕەوانینێکە لەسەر ئێراندا هەیە، دەڵێن ئێران بەرەو ناکۆکی زۆرترەش لە ناوخۆدا. ئەمە شتێکی تەبیعیە، شتێکی سروشتی، یعنی ناتوانێت یعنی پێشبینی کراوە ئەو شتانە لە هەر سیستەمێکی تەمەرکۆزگەرادا، لە هەر سیستەمێکی ناوەندگەرادا وەڵە دوای ماوەیەکی پێشتر. ئێرانش دەروەی ئەوە کەس ناتوانێت چاوەڕوانی تر بکات. ئێران ئێستا بزانین سیستەمێکی ناوەندگەرایی هەیە، سیستەمێکە کە دەنگ هیچ ڕەنگ و دەنگێکی لەناو خۆیدا قبوڵ ناکات. ئەو ڕۆژ بە ڕۆژ بەرەو ناوەندگەرایی زۆرتر ئەچێت، حتا دەبینین کەسانی وەکو ڕافسەنجانی ئەو خەتەی کە خۆی بەشێک لە دامەزەرینەری جمهوری ئیسلامی کۆمەری ئیسلامیدا بووە، دوای ماوەیەکی دەسەڕنەوە و سیستەم بەرەو ناوەندێکی ئەچێت، بەرەو ناوەندێکی ئەچێت کە بڕیارداری باسی یەکێکە بۆ گروپێکی میلیتاریزە، گروپێکی میلیتان بناوی سپای پاسداران هەموو ئەرکەکانی پاراستنی ئەو نظامە ئەو پەرگاڵە لە ئەستوو دەگرێت. لە ئەوە یعنی تایبەتمەندی هەر سیستەمێکی بەرژەوەندیخواست، سیستەمێکی ناوەندپارێز، سیستەمێکی کە دەنگ بە گەلانی خۆی نەدا، یعنی ئیزن نەدا گەلانی خۆ سەر هەڵمێنان خۆیان بەڕێخستن بکەن، ئازادی تەشەکۆڵ، ئازادی حزب، ئازادی سازمان و ڕێکخراوەوانە، یعنی شتێکی ئاساییە چاوەڕوانکرا بوو کە ئێران بگاتە ئەو قۆناغە کە ئێستا هەم هەڕەشەی
عرشەی دەرەکی لەسەر دابێت هەمیش لەناو خۆدا. بەڕێز ئاودانان لە ڕۆژانی ڕابردوودا هێزەکانی سوپای پاسداران 6 موشەکیان ئاراستەی دەوروبەری دێرەزور کردووە کە 3 موشەکی وەک باسی لەسەرەکرێت لە بەر شاری دێرەزور و شارۆچکەکانی کەوتۆ لە ئەنجامیشدا ژمارەیەک هاوڵاتی مەدەنی بوونەتە قوربانی. ئەو شارە لەژێر دەستی چەتەکانی داعشدایە. ئێران بەم ئاراستەکردنی ئەم موشەکە دەیەوێت چ پەیامێ بە وڵاتانی دەرەوە بدات بە تایبەت لە کاتێکدا کە گەماروەکانی سەر ئێران لە مەجلیسی سنای ئەمریکا و لە شوێنەکانی دیکە باسی لەسەر دەکرێت کە زیاتر بکرێت؟ ڕاستە ئیران یعنی دەستەی گوتوویەتی ئەمە بەرسەلێکی یعنی وەڵامدانەوەیە کە بۆ کردەوەی تێرۆریستی داعش لە مەجلیسی ئیران و مەزارگەی خۆمەنیدا، بەڵام هەر کەس ئەو واقعیەتە ئەزانێت، یعنی خەتەکان ئێستا دیار بوونەتەوە لەناو ئێراندا و لە دەروەی وڵاتدا. ئیران بەرەو ڕێگایەکی تر ئەچێت بەرەو چارەنوویسی خۆی ئەڕوات. دەبینین عەرەبستانی سەعودیدا بەری هەڕەشەی کردووەتە بوو شەڕێکیشی لەناو ئێراندا لە ئەو گروپ دژبەرانەی کە چەکیان بەدەستە، ئەوانە پشتگیریەکەین و تا شەڕ ببین لەناو خۆی ئیراندا. هەروەها دەبینین سەرڕای بێدەنگی کە لە ئیسرائیلەوە لەم ماوەیە کە دەبینین، بەڵام سیاسەتی دەروەی ئیسرائیل و ئامریکادا هەر کەس بەواشی ئەزانی کە ئەوانە سیاسەت یەکە. چربوونەوەی سیاسەتی ئامریکا لە بواری داگیرکردن یا گۆڕاندنی پەرگاڵی ئێران نەزامی سیاسی ئێراندا، ئەویش مرۆڤ دەتوانێت وەکو چربوونەوەی سیاسەتی ئیسرائیلدا ببینێت. هەروەها خۆی ئامریکاش خۆش وڵاتی ئامریکاش بەرەو ئەو قەناعەتە گەیشتووە کە ئیدی ناتوانێت ئیرانێکی بەم شێوەیە قبوڵ بکە، ئیرانی کە سباهی بەدری بەدەستەوە، ئیرانی کە حەشتی شعبی دروست کردووە، ساز کردووە، ئێستا خەریکە مداخەڵە لە نێوەندی عێراق و سووریەکە، ئیرانی کە سوپای پاسداران تا ناوخۆت دەمەشق و تا ناوچەی شەهباز چووەتەوە، ئیرانی کە ئێستا خەریکە چاق و تەقەمەنی ئەنێرێت بۆ یەمەن، ئێرانی کە ئێستا دەبینین بەڕاشکاوانە ئەو موشەکانی کە ئاراستەی عەرەبستان دەبن، باشووری عەرەبستان دەبن لە یەمەنەوە، هەمویان ناوی فارسیە لەسەر نووسیوە، هەموو ئەو موشەکانەی کە ساختی خۆی ئیرانن. لەبەر ئەوە چونکی جوغرافیای سیاسی ڕۆژهەڵاتی ناویندا پێویستی بە گۆڕانکاری هەیە، دەبێت ئەو مەرزانەی لە نو ساز بکرێتەوە بەرژەوەندی گشتی نظامی سەرمایەداری بێت. ئەمە یەک مەجاری تریش بە ئەوڵەکردن یا ئەمنکردنی ئەو ڕێگایانە کە نەفت یا دەرباسە بە ئەنەرژی یا دەرباسە بە یەکی خەلیجی فارسە، ئەو تەنگەی هورمزە یا خەلیجی عەدەنە، ئەوانە زۆر گرنگن بۆ غەربدا، بۆ وڵاتانی ڕۆژاوایی و بەتایبەت ئامریکادا. لەبەر ئەوە پێویستی هەیە بە گۆڕانکاری لە ناوچەکەدا. ئێران ڕوو بەڕوخەری کە هێزە خۆی زۆرترەکە، هێزە خۆی داسەپێنی لەسەر ئەو جیانەی کە گرنگن وەکو شاهرا مرۆڤ دەتوانێت بناوەیان بکات. پێویستی دەبینە بەڕاستی وڵاتانی ڕۆژاواییدا پێویستی دەبینیم گۆڕانکاریکی دروستە بکەن. بەڵێ بەڕێز ئاودانان، ئەو هێرشانە کە باسی لەسەرەکە ناوەندەکانی ڕەژێم ئەڵێن لە ناوچەی کرماشانە هێرشی چەتەکانی داعش پێک هاتووە، چەندە لە ڕاستەیان؟ هەروەها ئایا شتێکی وا لە ئێراندا لە ئێستادا ڕووی داوە یا ئەیانەوێت سیمایەکی دیکە بدەن بە ئێران بۆ ئەوەی خۆیان نیشان بدەن کە ئەوانیش قوربانی تێرۆرن و هەڕەشەی داعشیان لەسەرە؟ ڕاستە، یعنی لەناو سیستەمێکدا، لەناو پەرگاڵێک مەرکەزگەرادا هەموو میدیاکان، هەموو ئەو ڕسانانە، هەموو ئەو تەلەڤیزیۆن و ڕادیۆ و ڕۆژنامە ئەوانە دەستی حکوومەت یا حاکمیەتدان و ناهێنێت کە خەبەرێکی دەروی ئەوەی کە ئەو دەخوازێ ئەو سیستەمە دێهەوێ دەرباسی دەربەبێ ئەو گەل ببیسن. بەڵام سەرڕای ئەوەدا ئێستا دەبینین و سەدەی 21ەکە بە هەزاران میدیای تر هەن دەروی مەدیای ڕاستمیدا، ئەوانە
بەڵاو دەکەنەوە تەلگرامە ئینستاگرامە فەیسبووکە ئەوەنە هەموو گەل لە بەردەستی گەلدان گەلوش لەو دەرفەتە بەکارتنی بۆ گیاندنی ڕاستی جیاواکی خۆیدا ئەو خەبەرانەی کە دەستی ئێمەدا گەیشتووە لە نەوچەکانی کرماشاندا بتابە لە سومار گیلانی غەرب و سەرپۆلزەها و نزیک بە هەفتەیەکە جەوێکی بەڕاستی میلیتاریزەکراو هەیە بە سەدان و بە هەزاران ئەندامی ئەتلاعات و سوپای پاسداران و ئەرتشتا جدی کراوە لەسەر ئەو ڕێگایانێکی خەڵکێنەوە ئەچەند بازجووی لەگەلەکەن دەپرسینەوە لەگەلەکەن بەتایبەت لە ناو خۆی سەر سنوورش ئێران هێزێکی تایبەتی ئەرتش هێناوە ئەو ئاماری کە بەدەستی ئێمەدا گەیشتووە دەڵێن بەس سەدان ئەندامی سەپا و ئەرتشی ئێراندا لە هێرشی چەکداری هێزەکانی داعشدا کوشتە و بریندار بوونە ئەو باسە دێتە ئاراوە کە دەڵێن ئێران بۆ خۆی ئەو بیمارستان و ناخۆشخانانەی کە لە مانتەقەدا هەیە دەست لەسەردا گرتووە و دەڵێ کەس ئێتی مافی نییە شەو بچێتە ئەو ناخۆشخانە ئەمە شتێکی ئاسایی نییە نیشانەدا سەپای بەدەستەوە سەپای دێهەوێ ئەو شتێک بەڕاستیدا خەریکە دەرخەومی لە نەوچەکانی کرماشاندا ئەو نائامنی کە دروست بووە ئەمە پنهان بکات قایم بکەن لە چاوی گەلدا بەڵێ ئەگەر بە کورتی بێت لە یەک دەقا ئەگەر شتێک لەسەر زیادکەی فەرموو ئەمە مرۆڤ دەتوانێت بڵێ ئەو گۆڕانکاری کە لە نەوچەکەدا هاتووە ئەو ئاڵوزەیەکی ئێران خەریکی ژیانەکە ئەو هەوکار دەیەوێت کە ئەمە پنهانی بکەی لە چاوی گەلدا ئەمە هەمووی دەرەنجامی سیاسەتی جمهوری ئیسلامی بۆ خۆیەتی تا زمانی کە ناتوانێت ببێتە بەرسەبێ ببێتە وەڵامدەرێ داخوازەکانی گەل ئەو ڕەوشە هەر بەردەوامەکە و بەرەو ڕەوشێکی ئاڵۆزتر ئەچێت بەڵێ هەژار ئاودانان بەڵێ هەژار ئاودانان ڕۆژنامەوان گەلێک سپاس بۆ بەشداریتان لەم ئاکتوێلەدا و سپاس هەربژی بەڵێ بینەرانی هێژە لە بابەتی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێراندا دەمێنینەوە مەرگەساتی کۆڵبەران لە ڕۆژهەڵاتی کوردستان بووەتە دیاردەیەکی مەترسیدار لەو چوارچێوەیەدا لە کاردانەوەیەکدا سەدان چالاکی مەدەنی داوای هەڵوێست لە نوێنەرانی مەجلیسی شۆڕای ئیسلامی ئێران دەکەن کۆڵبەرانی کورد لە سەر سنوورەکان کە بەبێ ئاگدارکردنەوە لەلایەن هێزە ئینتیزامیەکان و سوپای پاسدارانەوە دەدرێنە بەر دەستڕێژی گولە و لە ئەنجامدا گیان لەدەستەدەن دوایین گیان لەدەستان سیروان عەزیزی لە گوندی بێتۆشی سەر بە شاری سەردەشتی ڕۆژهەڵاتی کوردستان بوو کە میدیاکانی هەژاند ئەو کردەوانەی ڕێژێم لە دژی کاسبکارانی کورد پەیڕەوی دەکات کاردانەوەی جیاجیای لەگەڵ خۆی داهێنا بە دوای بانگەوازی کەژە 250 چالاکی مەدەنی لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان نامەیەکی کراوەیان ڕەوانەی بەرپرسانی باڵای کۆماری ئیسلامی ئێران کرد ئەو کەسانی واژۆیان لە نامەکەدا کردووە داوای هەڵوێست لە نوێنەرانی مەجلیسی شۆڕای ئیسلامی دەکەن لەلایەکی دیکەوە ژمارەیەک چالاکی سیاسی و مەدەنی لە ڕۆژهەڵاتی کوردستان لەسەر تۆڕی کۆمەڵایەتی تویتەر بۆ پشتیوانی لە کۆڵبەرانی کورد کەمپینێکیان وەگەڕخەست جێگەی ئاماژە پێدانە بە پێی لێدوانی فەرمی لە ساڵی ڕابردوودا 154 کۆڵبەر بە گولەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژێمی ئێران بوونەتە قوربانی. بەڵێ ئێستاش سعید سەنەندجی هاوسەرۆکی کۆمەڵەی مافی مرۆڤی کورد لە ئەوروپا لەگەڵماندایە. بەڕێز سەنەندجی ڕۆژت باش؟ ڕۆژتان باش. بەڕێز سەنەندجیەوە سەرەتا لەسەر مەرگەساتی کۆڵبەران دیاردەی کۆڵبەران و ئەو هەڵوێستانە کە نیشان دراوە نێرن و بیرۆبۆچوونتان چییە لەو بوارەدا فەرموو. بەڵێ هەروەکە لە راپۆرتەکەی ئاماژە پێکریا بەڕاستی جێگەی مەترسیە و حاڵەتێکی پێاتۆ باوجودەوەی کە قانونی از کۆماری ئیسلامی باسەوەکە کامانەت نەودرێن بە تەقە و وەکو جەریمەش جەریمە بکرێن ئەگەر حتا قاچاقیشیان پێبێت کۆماری ئیسلامی بە هیچ شێوەیەک نیروەکانی کۆماری ئیسلامی بە هیچ شێوەیەک لەم بوارە و بە هین ترس و مەترسیان نییە و تەقاکەن لە خەڵک و خەڵکاوە لە ئەکوژن مەسەڵەن بۆ نمونەی کە هەیە نمونەیەکی هەیە کە پێشەوەی کەەوە بەڕێزەی
کە چەند ڕۆژەوە پێشکوژات تیراندازیان کردووە لە تعدادێک خەڵکی دێهاتەکان کە ئەسپ ئەوانەیان پێبووە بەعنوان کۆمبەرەوانەیشیان داوەتە بەر تەقە و چەندین ئەسپیان لیان کوردووە. ئەمە وتە دیاردەیەک لە ڕۆژهەڵاتی کوردستانە هەرچەند کە لە دێربازەوە ئەم مەسەلە هەیە حدودەن 10 ساڵە کۆماری ئیسلامی کۆمبەری کوردەداتە بەر تەقە و لێیانە کوژێەوە داهیسێک ئەگەر بڕۆینە سەر ئامارەکان زۆرتر لە 3,000 کەس تایسە کوژراون و زەخمی بووە. بەڵام ئەم دیاردە مەترسێکی گەورەی بۆ خەڵکی ناوچەکە دروست کردووە بەهۆی ئەوە کە لەم دوایینا یەک کار نییە، خەڵک ناتوانین بە شێوەیەکی مشخص ژیانی خۆیان دابین بکەنەوە. بێکاری و وەزعیەتی ئابووری زۆر زەختێکی زۆری کردوێتە سەر خەڵک و مەجبورن خەڵک بڕۆن لە واری کۆمبەری و ئەو کارانە دەست پێکەن و زۆر خەڵکێکن کە کۆمبەریەکەن و هەروە خۆشتان لە راپۆرتەکانە ئاماژەتان پێکردووە. زۆر کەسانێکن کە مەدەکی دانیشگاهی قورس سەنگینیان هەیە لە زۆر دانیشگاکانی بێژین ئێرانە دەرسیان خۆ کارشناسی و جۆرشتانە و خەریکی کۆمبەرین. ئەم خەڵکە ئەگەر کۆمبەری نەکەن ژیانێکیان نییەوە مەجبورن کۆمبەری بکەن. لە هەر لەم حاڵەتیشدا کۆماری ئیسلامیان داتە بە تەقە و لیانە کوژێک. بەڕێ ساید لە کوژرانی هەر کۆڵبەرێکە چ لێکەوتەیەک بە دوای خۆیدا دێنێ، کۆڵبەرێک کە بۆ بژێوی ژیانی ماڵ و منداڵەکەی دەست بە کۆڵبەری دەکات، دواتر لێکەوتەی کوژرانی ئەو کۆڵبەرە لە بوارە کۆمەڵایەتیەکانە و لە بوارەکانی ناو کۆمەلگا ڕۆژهەڵاتی کوردستانەوە چییە؟ زۆرتر لە هەموو شتێکاتانەی بیبێت خۆ بنەماڵەیە و بنەماڵەی تەکەفنژێ وەزعیەتێکی زۆر ناحەز چون کەسێک تریان نیە. ئەگەر کەسێکیان وایە یا وەزعیەتی باشیان وایە خۆ با هەڵ کۆمبەریان ناکرد، ئەمانە لە هەژاری و نەداری ئاڕون کۆمبەریەکەن. زۆرتر ئەو بنەماڵە لە هەموو کەس پلەترەکە هەتەزای بژێر فشار و لە دوای ئەوەی لە ناو کۆمەلگا دروست دەکات کە مەترسیکی زۆر سەنگین لە ناو کۆمەلگا دروست بکاتەوە خەڵکە بە هیچ شێوەی ئیمکانی وایان نەبێت کە ژیان بکەن و ئیمکانێکی ژیانیان بۆ نەبێت. وە کۆمەلگاکە تا حدێ تند و تێژێکی زۆرتری تیادا تێوە. ئەمە لە ڕۆژهەڵاتی کوردستانە بۆ نمونە زۆر ئەبینی بەو شێوە. بەڵام حکوومەت لەدامەی پێدا. بەڕێ سەنەندجیەوە لەسەر سکای بمێنەوە ئێمە دۆسیەک سەبارەت بە ڕۆژی پەنابەران پێکەوە ببینین، دواتر لەو بابەتەدا پرسیارێک لەسەر ڕەوشی پەنابەران بەگشتی ئەو کەسانەی لە زێدی خۆیان هەڵدەکەندرێن پێکەوە تاوتێ دەکەین. بەڵێ بینەرانی هێژا پێکەوە دۆسیەک سەبارەت بە 62مین ساڵی ڕۆژی پەنابەران لە جیهاندا دەبین. لە 62 ساڵەی پەسەندکردنی جارنامەی مافی پەنابەران لە نەتەوە یەکگرتووەکاندا بە گوێرەی ئامارێکی کۆمیسیۆنی باڵای پەنابەرانی ئەو ڕێکخراوەیەدا ژمارەی ئاوارەکانی جیهان لە ساڵی 2016دا گەیشتووەتە 65,600,000 کەس. ئەوەش ڕێکۆردێکی نوێیە کە تا ئێستا لە دوای جەنگی جیهانی دووەمەوە تۆمار بکرێت کە بەهۆی شەڕ و پێکدادانەوە بێماڵ و ئاوارە بوو بێتن. هاوکات نەتەوە یەکگرتووەکان ئاماژەی بە ژمارەیە و پەنابەرانە کردووە کە بەشێکیان ئاوارەی ناوخۆی وڵاتەکەیان بوون و بوونەتە پەنابەر و بەرە وڵاتانی تر کۆچیان کردووە. نەتەوە یەکگرتووەکان ئەوەشی ڕوون کردووەتەوە زۆربەی هەرە زۆریە و پەنابەرانە خەڵکی سووریا و سوودانی باشوورن کە بەهۆی شەڕ و پێکدادانەوە ئاوارە بوون یان بەرە وڵاتانی دەوروبەر کۆچیان کردووە. لە کوردستانیش بە هەزاران هاوڵاتی بە تایبەت گەلی کوردی ئێزدی ئەمڕۆکە لە ماڵ و ژیانی خۆیان دوور کەوتونەتەوە و لە دۆخێکی دژواردا دەژین. هاوڵاتیانی ئێزدی پاشەوەی هێزەکانی پارتی دیموکراتی کوردستانی عێراق لە ساڵی 2014 لە شەنگال پاشەکشەیان کرد و ناوچەکەیان ڕادەستی چەتەکانی داعش کرد. لە ئێستادا بە هەزارانیان لە چیای شەنگال لە ئاوارەیدا دەژین و پارتی دیموکراتی کوردستان ڕێگری لە گەڕانەوەیان بۆ زێدی خۆیان دەکات. هەروەها زیاتر لە 3,000 بنەماڵەی ئێزدی لە شەنگال لە ژێر چادردا دەژین و لە سەرەتاییترین خزمەتگوزاریەکانی ژیان بێبەشن. بەڵێ بەڕێ سەنەندجی ئێمە پێکەوە دۆسیەمان بینی دۆخی پەنابەران لە ساڵی 2016دا ئامارەکە 65 ملیۆنی تێپەڕاندۆ ئەم ساڵیش لە لوتکەدایە.
دژوارترین دۆخ لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوینە بۆ پەنابەران کام وڵاتە؟ ئایا ئەمە درگال لە بەردەم چه دیاردەیەکی مەترسیدار دەکاتەوە؟ بەدڵنیایی و سووریا و عێراق لە هەموویان وەزیان خراپترە، ئەڵبەت فرەتە سووریا بۆ ئەم شێوازەیە کە دروست بووە لەناو ئەو وڵاتانەی کە لەناو ڕۆژهەڵاتی ناوڕاستایە وەکو ئەفغانستان، وەکو سووریا، وەکو عێراق، وەکو ئێران، هەر بەو شێوەیەش تورکیەش حتا تا حدێک بەم شێوەیە پێهاتووە کە خەڵکانێکی زۆر لەم دواییە لە دوای ئەم مەسئلەی ئۆردوغان و بە قودرەتگەیەنی ئۆردوغان لە بواری ئەو یاسانەوە کە بۆ خۆی دایمەرزاند و قودرەتی خۆی بگرێت، زۆر لە کەسانێک بێژین وەکو ڕۆژنامەوان و کەسانێکی پاری سیاسی یا مەدەنی کارەکەن هەمویان ڕایان کردو تقریبا دنیا حاڵەتێکی پێهاتووە کە تەنیا جێگەی لە بێژین جیهانە تقریبا ئارامشێکی تێدا هەر ئەوروپا و ئەمریکای باقی وڵاتانی جیهان بە خۆی ئەو وەزیەتە و کە هەر ئەم وڵاتانە یا خودی بێژین سیستمی دەوڵەتمەندەوە دایمەرزان بۆی تەواو ناکۆکی و شەڕ و ئاژاوەیەکی زۆری تێدایە و خەڵکەکەی بە شێوازێکی پێ ناحەز خەریکن قەتڵ عامەکردیان لە هیچ دەورەیەکی لە جیهانە نەبووە کە 65 ملیۆن لە خەڵکی جیهاندا ئاوارەیان. بەڵێ بەڕێز سعید سەنەنجی لە ئاستی ئەوروپایشدا پەنابەرانی کوردیان پەنابەرانی دیکە هەن، بەڵام بەتایبەت کوردان دەتوان چ ڕەوڵێکیان ببێت لەسەر ئەو وڵاتانەی کە یان لە ئەنجامی سیستمەکەیدا ئاوارە بوون و لە وڵاتانی ئەوروپادا گیرساونەتەوە لە تاراوگەدا، ئەو پەنابەرانە دەتوانن لە چه پلاتفۆرمێکیان لە چوارچێوەیەکیدا خۆیان بگونجێنن بۆی کاردانەوەی جدیان هەبێ بەرامبەر بەو سیستمانە؟ لە بێژین وەکو کۆمەلگای کوردی خۆشبەختانە تانین بێژین تا حدێک خۆیان خستوەتە ڕێخستن لە دەرەوەی وڵات لە تاراوگە و ئەو ڕێخستنەی کە دروستیان کردووە تا حدتانیویانە تەسیریان لەسەر بێژین بۆ چوون و ڕایی وڵاتانی کە لە ناویا ژیانەکەن دروست بکەن لەسەر مەسەلەی کورد و ئەمە خۆی شتێکی باشە. لە لایەکی تریشەوە کوردەکان کە هاتوونەتە دەرەوەی وڵاتەوە خۆی لە بوارێکی ترەوە بەهۆی ئەو زەخت و زۆرە و کە لەسەر گەلی کورد بووە لەناو ئەو وڵاتانەی ئێران و تورکیە و سووریا و عێراق قەونەیان هێشتۆمانە گەشە پێدەگەن، خۆی شتێکی باشە کە گەشە دەگەن بەو کەسانە کە بۆ داهاتوویەکی کوردستان تانن خزمەتی بەو خەڵکە بکەن، خزمەتی بە ئاڵخاتی خوان بکەن. لەم دوو بوارەوە بە باوەڕی من تانیویانە تا حدێک کوردەکانی بێژین ئاوارەی لە وڵاتانی ئەوروپا ئەو بێژین بەڵێ سعید سەنەندجی هاوسەرۆکی کۆمەڵی مافی مرۆڤی کورد لە ئەوروپا، گەلێک سپاس بۆ بەشداریتان لەم ئاکتوێلەدا و ڕۆژتان باش. بینەرانی هێژە لە چوارچێوەی کاردانەوەکان بۆ ئازادی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان لە ئەوروپا دەست بە هەڵمەتێک کراوە و لەو چوارچێوەیەدا نۆ هاوسەرۆکی ڕێخستنەکانی ئەوروپا لە بەردەم کۆنسەی ئەوروپا دەستیان بە چالاکی ئێشەگرتن کرد و داوای ئازادی ئۆجەلانیان کرد. هەروەها لە ئاستی کوردستان و دەرەوەی وڵاتی چالاکیەکان بە پێشەنگی کوردان بە دروشمی شکاندنی گۆشەگیری ئیمرالی بەردەوامە. پێکەوە دۆسیەک دەبینین پاشان ڕاستەوخۆ دەچینە بەردەم کۆنسەی ئەوروپا و لە یەک لە نوێنەرانیان ئەو بەشدارەی کە لەو چالاکیەدا جێدەگرێ بیرگۆچوونی وەردەگری. چالاکی ئازادی بۆ ئۆجالان لە بەردەم کۆنسەی ئەوروپا لە شاری ستراسبۆرگ دەکەوێتە پێنجەمین ساڵیەوە. چالاکی ئەم هەفتەیە لەلایەن هاوسەرۆکانی کەجەدەکا ئەوروپا و فدراسیۆنەکانی کوردان لە ئەوروپا بەڕێوە دەبرێت و ئەم هەفتەیە 260مین هەفتەیە کە بەردەوامە. لەوبارەوە یوکسەل کۆچ هاوسەرۆکی کەجەدەکا ئەوروپا بانگی لە ڕای گشتی و کوردانی دانیشتووی ئەوروپا کرد بەشداری چالاکیەکان بۆ ئازادی ئۆجەلان بکەن. یوکسەل کۆچ ڕاشی گەیاند لە 26 ئەم مانگەدا چالاکی ئیشکگرتن دەکەوێتە پێنجەمین ساڵەوە و لەو چوارچێوەیەدا خۆپیشاندانێکی جەماوەری لە بەردەم کۆنسەی ئەوروپا ڕێک دەخرێت و دەبێت هەموو کەسێک لەو ڕۆژەدا بەشداری چالاکیەکە ببن. لەم نێوەندەدا لە شاری پاریسی پایتەختی فەڕەنسا ژمارەیەک لە کوردان و ئازادی خوازان کۆبوونەوە و داوای ئازادی ئۆجالانیان کرد. ئەو چالاکیە بە پێشەنگی ناوەندی جڤاکی دیموکراتی ڕێکخرا و دواتر سەکۆی زانیاری دانرا.
لەلایەکی دیکە لە چیای شەنگا لە تەفگەری ئازادی ژنانی ئێزدی تاژێ لێدوانێکی ڕۆژنامەوانی بەڕێوە بردوو تێدا ڕاگەاندراوێک خوێندرایەوە. ڕاگەاندرا کە CPT تا ئێستا هیچ زانیاریە و ڕاگەاندراوێکی سەبارەت بە دۆخی عەبدوڵڵا ئۆجالان لە ئیمرالیدا بڵاو نەکردووەتەوە. ئەمەش دەیسەلمێنێت کە CPT سەربەخۆ نییە و بە پێ بەرژەوەندیەکانی هەڵوێست دەگرێت. لە بەردەوامی ڕاگەاندراوەکەی تاژێدا ئاماژە بەوە دراوە سیاسەتی خیزەون و دژە مرۆڤ لە ئاستی گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەڕێوە دەچێت. کۆمەڵگای ئێزدی یەکێک لەوانەیە زیاتر لە هەمووان ئەو سیاسەتە خێزەوەنانە لە دژیدا بەڕێوە دەچێت. گەرک و ئیرۆئێن لەبێر کۆمبوونە بوونە ڕێخستن خودیڤین و هێز ئەو ژی بسایە فکر فەلسەفە و بردوزیە ڕێبەر ئاپۆیەن. ji bo vê jî divê em weke tevgera azadiya jinên êzîdî heta dawî fikra rêber apo xwe perwerde bikin ji ber ku ya me ber bi heqîqetê ve dibe ev fikre bi me jinên êzîdî tenê ji mabe em ê heta dawî bibin şopdar û parazvanên ev fikr û birdoziyê li serî esasî em weke tevgera azadiya jinên êzîdî tecrîta girankiryar li ser rêber apo şermezar dikin. لە بەشی کۆتاییدا ژنانی بەشدار بۆ ڕایان گەیاند تا کۆتایی خۆمان بە بیری ڕێبەر ئاپۆ پەروەردە دەکەین و ئەو گۆشەگیریەی ئێستا لە سەری بەڕێوە دەچێت بە توندی شەرمەزار دەکەین. ji bo raya giştî 2 salên hêdîtinên rêberê gelan Birêz Abdullah Öcalan ra bi behaneyên cûr be cûr tên astengkirin. 19 salên rêbera podgirtîgeha İmralî de tecrîtekî dil ji mirovahî dîl tê girtin. Wek tê zanîn li 4 parçayê Kurdistanê û der بەڵێ بینەرانی هێژە پێشەوەی بچینە بەردەم کۆنسەی ئەوروپا و یەڵدز ئاکتاژ وتەبێژی مەجلسی ئێزدیانی تاراوگەمە وەربگرین بیرۆبۆچوونی لەسەر دوم ڕۆژی چالاکیەکەیان ڕوو لە باشووری کوردستان دەکەین و چەتەکانی داعش هێرشیان کردبووە سەر خورمات و دەوروبەری و لە ئەنجامدا ڕوو بەڕووی بەرپەرچی هێزەکانی پێشمەرگە بوونەوە. سەبارەت بە ڕەوشی کەرکووک و دەوروبەری و ئەو هێرشانە سۆران محەممەد ڕۆژنامەوان لەگەڵماندایە. سۆرانم کاتت باش؟ هەربژی سۆران دوایین زانیاریەکان سەرەتا لەسەر ئەو هێرشەی شەوی ڕابردوو چییە؟ ئایا ئێستا هێرشێکی بەو شێوەیە بەردەوامە یا هەر شەوی ڕابردوو بوو؟ بەڵێ دیارە شەوی ڕابردوو چەتەکانی داعش لە سنووری شارەچکەی دووس فورماتی سەر بە پارێزگای گیانە پارێزگای سلاح بوون هێرشیان کرد لە گوندی وەرگە هێرشیان کرد سەر هێزەکانی پێشمەرگە. ئەمە دوای ئەوە دێت کە لە ماوەی مانگی ڕابردوودا چەتەکانی داعش چەند جارێک ڕوبەڕووی سەنگەرەکانش پێشمەرگە هێرشیان کردەوە لە هەمان کاتە لە ماوەی چەندڕۆژی ڕابردوودا 4 تەقەی خۆکوشتە عازەما فڕۆکەکانش سەربازی دووس فورماتی خۆیان تەقانەوە. بەگشتی ئێستا دەبڵۆکەکە لەو ناوچانە ئارامە و دەکانی پێشمەرگە دەبێت هێرشەی چەتەکانی داعش داوەتەوە. بەڵێ ئەنجامی ئەو شەڕە وەکو زانیاریت لە بەردەستا بێت چییە؟ ئایا کوژران و برینداری بەدواوە بووە؟ دیارە بەپێ زانیاریەکە لەوەدەستێمە پێشمەرگە شەهیدی هەیە و بریندارێکی چەند بریندارێکیشیان هەیە بەڵام زەرورجانەی چەتەکانی داعش نازانرێت بۆ پێی کە شەو هجومیان کردو لەگەڵ هجومەکە تێکشاون برینداروسەکانی خۆیان گواستۆتەوە. بەڵێ وەکی تر ڕۆژەڤی کەرکووک و دەوروبەری چییە؟ لەسەر بابەتی ڕەفراندۆمیش بابەتێکی گەرم هەیە هەروەها دەست پێشخەریەکانی کەنەکە ئەوانە چەندە توانیویە لە ئەمڕۆ و دوێنێدا مۆرکی خۆی لە میدیاکانی باشووری کوردستان بدا یان لە ناو خەڵکدا؟ ئەوەی لە ئێستادا ڕۆژەڤی گرنگ و گەرمی باشووری کوردستانە پرسی ڕفراندۆم و بەستنی کۆنگرەی نەتەوەی کوردستانە دیارە شاندی کەنەکە کۆنگرێنەوەی کوردستان سەردارەکانی بۆ لای لایەنە سیاسیەکانی باشووری کوردستان چۆن کردێتەوە. بەڵام ئەوەی کە باس ئەکرێت لە ناوچە کێشە لەسەرەکان یاخود بڵێن ناوچە جێناوەکان لەسەر پرسی ڕفراندۆم بەگشتی هەڵوێستێکی
ئەیێنی یاخود زۆر باش بەرامبەر پشت ڕێساندۆم نیە بۆ پێیکە حیدر عەبادی لەسەر پنچی ئەنجامدانی ڕێساندۆم هەڕەشەی لە سەرانی بەرپرسانی حکوومەت هەرێمی کوردستان کردووە و هەڕەشەکان بە شێوەیەکی ئامێز ئاڕاستەی حکوومەت هەرێمی کوردستان کراوە ئەگەر لە ئەنجامدانی هەڵبژاردن بۆ ڕێساندۆم ئەوە ئامۆژەی زیاتر خەتە سەر ئەو ناوچانەی کە با کێشە لەسەر ناوبراون و بەشداری ئەو ڕێساندۆمە بن. بەڵێ سۆران محەممەد ڕۆژنامەوان لە کەرکووکەوە گەلێک سپاس بۆ بەشداریت لەم ئاکتوێلەدا و ڕۆژت باش. بەڵێ بینەرانی هێژا ڕوو لە باکووری کوردستان دەکەین چالاکیەکانی گەریلاکانی هێژەستار و هەپەگا لە دژی داگیرکاری دەوڵەتی تورک درێژیان هەیە لە دوایین زنجیرە چالاکی گەریلاکانی هەپەگە و هێژەستاردا زیاتر لە 31 سەرباز و ئەندامی سوپای تورک کوژران. بەپێی ڕاگەیەنراوی هەپەگا ئۆپراسیۆنی تورکیا لە ڕۆژی 16 مانگەوە لە ناوچەی زاپی سەر بە هەرێمەکانی پاراستنی مەدیا بەردەوامە. لە 24 کاتژمێری ڕابردوودا شەڕی قورس لە نێوان گەریلا و سوپای تورکدا هاتووەتە ئارا و زەبری قورس بەر سوپای تورکیا کەوتووە. هەپەگە ڕایگەیان سەر لە بەیانی دوێنێ لە هەرێمی شەهید مەنزوور لە ئەنجامی چالاکی گەریلادا 5 ئەندامی سوپای تورک کوژراون. دواتر لە ئەنجامی دوو چالاکی دیکە لە قەڵای بەدەف لە هەمان ناوچە 9 ئەندامی دیکەی هێزەکانی تورکیا کوژراون. هاوکات لە ڕیزە چالاکیەکی دیکە لە هەمان هەرێمدا 8 ئەندامی دیکەی سوپای تورک کوژراون و پاشان بە هەلیکۆپتێر ناوچەکە بە خەستی بردومان کراوە. هەپەگە ڕایشی گەیان شەڕێکی قورسی لە نێوان گەریلا و سوپای تورکیا لە ناوچەکەدا لە ئارادایە و سوپای تورکیا هێزی زیاتری ڕەوانەی هەرێمەکە کردووە و لە ئەنجامی چالاکی گەریلادا لە دژی هێزەکانی تورکیا بەگشتی تا ئێستا 31 ئەندامی سوپای تورک کوژراون. بەڵێ بینەرانی هێژە سەبارەت بە ڕۆژەوی باکووری کوردستان و هەروەها ئۆپراسیۆنەکانی گرتن و دەست بەسەرکردن و ناڕەزایەتیەکانی گەل بیلال گولدەم ڕۆژنامەوان لەگەڵ ئێمەدایە. بەڕێز گولدەم ڕۆژ باش. بیلال ڕۆژەوی گرنگی باکووری کوردستان چ بەردەستێوەدایە کەرەم بکەن؟ بله ما که گویی نزدش دشوپینن باکوری کردستان اپراسیون لشکری و اپراسیون سیاسی بردوام دیکن. اپراسیون لشکری تایبتی لنابچین حزرو لجی پاسوش داره هنه و هر وقت نابچه هنه آمده مروت طرفی لسیگوشه مش چولک و آمده و اپراسیون هر کدشه مزون بوده بریاد چند روزانجیش قد خرد کتن زندان و بون سر 39 گندن لجه کاراس و حزوه ببدر هیجی قد خبونه در کتن در بردوام دیگه قدام بدن شرف تفسیرن دجواجی بقومه انجام ما شرف تفسیر انداجی گلک لشکری جاره خواه اشتر سدن هر و حادثه 2 ساعت $3 لگندن لجه لسر بنیان دخت خاطر گرین و ولاتی خاطر گلباره گرین کسی به هدف لشکر همی کرد به هدف او بریندار رول نخوشخانه در ماکنای بردوام دیگه هر و حادثه ولاتی برای مسعود یوالوزی به دلبه چوانای اولتیجی آگاهی نهاتی گرفتن بیسال آگیدن اپراسیون لشکری بسر باجر و کشرنا جولان ایدی هر کدیچه شر و پرسون دیده به تایید نافچه قلبانه دنابرا آتش از فرقو او اندام تکیه داد پرسون دکت اولوی داره گلک لشکر بیندار بون او جنا خوش دست هر حادثه گلک جزوانجی دناموانده هنه دربار کشتی بیندار یه زیاده آگاهی نهاتون جسین هر حادثه جوله میگل نافچار چله اولوی در دوراویجی شر مظلوم داره و لبو سبر هوایی هم لبجاهیه باجار باکوری کردستان و هم جیل هوا لبو سبر لشکری بردوام دیگه هر روزه کدشه کنسرت باشد مزون داده و دشار داده استعال کرن دیسا به دستگاه بحار دستگاه مهن حابنرام جبل کو ایدی گیاجه حشک بیه و ایدی آگرست دارستانات که جبل ما شروع ترتونن دشکری
او گلک یعنی بیشتر چالشی به هدف حالش کردن او طلاق کنه خدایجی دیگه تکتی هر حادثه اپراسیون فرقی نساسی تکتی برای چند روز گلک سیاستمدار کشکودناب دا اکتیویست تبدیلشن آزادیه بود دبن نزدیکی کس چین ناوی دبن چوانه او مدیریت پلیس آمده به چرکن آن بدان که هیچ نهاد ifade و نهاد گرفتن او در نفس پری درازه اتفاق کردن که به هنجار تا اندام که رخصتی نکردن از سیاستمدار خاطر گرفت هر حادثه گلک بازار نجی اپراسیون فرقی سیاسی بدان که دیسا ایرو دانشین آنگو دوزا هشادارا باجار مزن آمده گفتن قشناق و حسروک گشتی دلت تباها سنجل لمالات که دی دادگاه جزای گران آیه کمیل تیدیتن او لبنده بجای نوی ایرو افاده دن که ایرو این بزن آنجین بدن دیسا گفتنا پارلمانترین هدف حسروک هدفی بدام که پشتی به گفتن پارلمانترین جهته انس بربر اوجی برای چند روز خاطبو گفتن اول دیجی جهته دیجی به نرازبو نشانده اوج انقره حتی استانبول مشهد داده بکن امشا جهته جی بدام که اوج آت همون بشه جواتی و راستی پشتیه ده بەڵێ بیلال گلدەم ڕۆژنامەوان گەلێک سپاس بۆ زانیاری لە باکووری کوردستان بە ئێمە ڕاگەیاند ڕۆژ باش. بەڵێ بینەرانی هێژە بە کورتی بیلال باسی لەسەرەوە کرد ئۆپراسیۆنی سەربازی لە پاسووردارە هەینێ و هەزرۆی سەر بە ئامەدی باکووری کوردستان درێژەی هەیە و لەو چوارچێوەیەشدا قەدەغە لەسەر 39 گوند ڕاگەیەنراوە لە چەولێکیش ئۆپراسیۆن درێژەی هەیە هەروەها قەدەغەکاریش لەو چوارچێوەیەدا گرتن و دەست بەسەرکردن بەردەوامە و ئۆپراسیۆنەکان لە هەرێمی شرناخ درێژەی هەیە و شەڕ و پێکدادان لە نێوان گەریلاکانی هەپەگە و دەوڵەتی تورکدا هاتووەتە ئاراوە ژمارەیە کوژرا و برینداریان هەبووە لە جوو لە مێرگیش بە هەمان شێوە شەڕ هەبووە هەروەها ئاگرکەوتنەوە و تاڵانکاری لەلایەن هێزەکانی دەوڵەتی تورکەوە لەم وەرزەدا کە هێدیگیاکان مشکل بێتەوە درێژەی هەیە و گەلێک سیاسەتمەداری کوردیش لە ماوەی دو ڕۆژی ڕابردوودا کە ژمارەیان دەگاتە 30 کەس و لە ناویاندا ئاکادمیسیەنی ژنیش هەیە دەست بەسەر کراون ئەمڕۆژ بڕیارە دادگاییکردنی هاوشارەداری گەورەی ئامەد گولتان کشەناک بەڕێوە بچێت. بەڵێ بینەرانی هێژە دەگەڕێینەوە بەردەم کۆنسەی ئەوروپا و یلدز ئاکتاش لەگەڵ ئێمەیە. بەڕێز یلدز ڕۆژ باش. ڕۆژ باش لەوڕێز. سڵاو ڕێز. بەڕێز ئاکتاش سەرەتا ئێشکگرتن ئەو چالاکیە نەوبەت چاوە بەڕێوە دەچێت ئەز باوەڕم گەلێک فدراسیۆنی کووردا لە ناو وێ چالاکیەدا جێ دەکرن. بەێ یعنی وەک دەزانین ئەv سەری 18 ساڵیە ڕێبەر ئەپۆ ئیشکەنجا ئیمرالی د تەجریتێکە گرانە یا ناونەتەویدەیە بەرخودانەکە بێنابەر ناوا وێ ئیمرالی دە تێکردن شخصی ڕێبەر ئەپۆدە ji bo wê jî ev serê 5 salaye li nobete li Strasbourgê ji bona azadiya rêber Apo û zanin di domê û di 19 mehê de ew 5 sala xwe qedan li ser wî esasî me jî me got em ê heweke hevserokê dewlet û saziyê temsiliyê saziya û ê em bêjin hemû welata ji bona wê jî ew nobeta serokatiyê di navbera 19 û 26 mehê de hada dewilgirtin niha jî dov destpêkirî roja di duwaye baş e yani tevlîbûnek baş e elaqek de baş pê hereye çûna hatin û ziyaret û mehvan tên ji bo wê jî 26 mehê wê ewek mitîngek jî wê vê diçêbê mitîngeke bersere em vê bi hesabûneta televizyona we jî em bengawaziyê li gel dikin hemû çawa xwe bi fikr û ramanê rêber Apo û bi felsefa rêber Apo çi gel û civakî got xwe nas kirine olê got xwe nas kirine jina pêwîst e li azadiya rêber Apo û hemû azadiya xwe xwedî derkevin azadiya rêber Apo azadiya me tev de pêwîst e em vê azadiyê xwe derkevin em bi hev re azad bibin. بەێ بەڕێز ئاکتاش بەێ هون دەکارن لەسەر ویژی بانگوازیە خۆ بسەکنن لێ ئەو چالاکی کە ئەو متین کە ئەوە بەحسی وێ دەکەن کەنگێکێ دەبێ و ساعت چەند و
لە کودەرێ متینگ چاوا چێ دەبێ ینی بەێ ئەو جێ چاڵکیێ ئەن جێ چاڵکیێ چێ ستراسبورگێ ڕۆژا 26 ji bo wê jî miting wê çê bibe saet dora yani em bêjin 12 wa 12 yekî nabera 12 û yekî de ji bo wê jî em hemû gel û em bêjin aştîxwaz wê li ser esasê got ji tevdewleta zerara xwe dîtine nehatine qebûl kirin û ê got di felsef û fikr û ramanê rêber apo de xwe xweliqandiye pêwîst e werin û em hemû sazî û dezgehê di Ewropa de jiyan dikin federasyonin hemû biryarek me heye got salekî bênavber ji bona azadiya rêber apo û gelê Kurdistan û statuya gelê Kurdistanê em li qada bin em bênavber çalakiya de bin tenê azadî di mala xwe de yek rûnê azadî kesek nede destê yekî pêwîst e got yek fedakariyê bike bê çawa hemû dewleta hemû şoreşa di şoreşê xwe pêkanîn li ser kîza esasî em jî wiha weka hemû civak û hemû şoreşê got li cîhanê hatine kirin mafê Kurdayê jî got şoreşa xwe bikin û di azadiya xwe şoreşa xwe bikin hemû civak ol û civak jin û hemû em bêjin ew ê civakê ji bo wê jî ser vî esasî gerek em xwedî derkevin xwedî derketin em yani li dijî vê soyqirmê li rixmê vê soyqirmê pêwîst e em berxwedaneke bê navberem bikin heke dagirker dixwazin me tune bikin pêwîst e em xwe biparêzin em li hemû qada em di berxwedanê de bin em parastina xwe û rêberê xwe felsefa rêberê xwe em di hemû qada de bikin wî wextî em ê bibine gelekî azad û gelekî şoreşa xwe kirine bi hev re çar parçeyê Kurdistanê û li rixmê îxanetê de di rixmê ê got niha dagirkeriya Kurdistanê dike Kurdê got piştgiriya wa dikin di rixmê wa de em ê çar parçeyê Kurdistanê azad bikin û şoreşa gela di şexsê jina de pêşengtiya jina de li hemû qadê Kurdistanê em ê pêk bînin. Belê Yıldız Aktaş û tebêjî Meclisê Êzdiyanê Tarawge gelek spas bo tevlîbûnê we li wê aktûelê de. Xweş bê silav û rêz dem baş. Dem baş. بەڵێ بینەرانی هێژە بەڕێز یەلدەز باسی لەسەرەوە کرد ڕۆژی 26 ئەم مانگە لە بەردەم کۆنسەی ئەوروپاواتە لە شاری ستراسبورگ سعاتی 12 بۆ یەک کۆبوونەوەیەکی جەماوەری بۆ ئازادی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان ڕێک دەخرێ بانگەوازی لە هەموو کەس و لایەنێک کرد لە شارەکانی دەوروبەر و لە شوێنەکانی دیکەی ئەوروپا بەشداری لەو خۆپشاندانەدا بکەن کە ئێشتگرتن دەکەوێتە پێنجمین ساڵی خۆیەوە بەڵێ بینەرانی هێژە ڕوو لە ڕۆژئاوای کوردستان و باکووری سووریا دەکەین ئۆپراسیۆنەکان بۆ ڕزگارکردنی شاری ڕەقا بەردەوامە و لە دوایین چالاکیەکانی حەسەدەدا زیاتر لە 76 چەتەی داعش کوژران هێرشی چەتەکانی داعش لە سەر گەڕەکانی بەتانی و ئەلبەرید ماوەی 2 ڕۆژە بە تەواوی تێکشکێنرا و لە گەڕەکانیشدا شەڕ بەردەوامە چەتەکانی داعش دوێنێ ئێوارە لە سەر ئەو دوو گەڕەکە هێرشێکی هاوکاتیان ئەنجامدا و لە ئاکامدا ڕوبەڕووی بەرپەرجدانەوەی شەربانانی حەسەدە بوونەوە بەپێی سەرچاوە هەرێمیەکان لەو شەڕانەدا کە لە ڕۆژهەڵاتی شاری ڕەخا هاتووەتە ئاراوە 76 چەتەی داعش کوژراون و لاشەی چەندین چەتەی دیکە کەوتووەتە بەردەستی شەربانان ڕاگەیەنرا کە شەڕ لە گەڕەکی بەتانی بە دژواریەوە بەردەوام بووە بەڵام سەبارەت بە ئەنجامەکان زانیاری تەواو بەدەست نەخراوە جێگەی ئاماژەیە ئۆپراسیۆنی ڕزگارکردنی نێو شاری ڕەقا 2 هەفتەی تێپەڕاندووە و چەندین گەڕەک تا ئێستا ئازاد کراون. لە شاری بەرلینی پایتەختی ئەڵمانیا حوتمین فستیڤاڵی کوردان بەڕێوە دەچێت فستیڤاڵی فیلمی کوردی لە فیلم و کەلتوری کوردی لە بەرلین بەڕێوە دەچێت و تا سبەینێ بەردەوام دەبێت ئەمڕۆ فستیڤاڵەکە لە 5مین ڕۆژیدایە پێکەوە بەشێک لەو دیمەنانەوە خۆی دەبینی. ريوتيك كندا والمانيا واسطنبول تايسر حتى تاغلبي الفيلم ديك بوكي جانا فيلم
سال 2013 دست پیکرش چون 2014 دست پیکره و داویاوی وجرا داویجی سالی چون یه شون دوها که بود چون دوها که فستیوال کردی دارم از چون سریع علی و فیلم سریع علی سجال نشان داشت خم الباجاری دیجی نشان همش خون وقتی دیجی روشا زاروک روشا خلقی ویده باش جالی اولهی جالی نیتی جالی هنگی معشد توی زحمتی هیچ بگو روشک تایده دیگه اساسا شومن سن شومنش hat ich vielen Dank, dass ihr gekommen seid. Nochmal einen großen Applaus dafür. بەڵێ بینەرانی هێژە بەم شێوەیە هاتینە کۆتایی ئاکتوێلێکی دیکە تا بەیەگەشتنەوە ڕۆژتان باش.